بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ لە خەستەخانەی میهرەبانین دوای ئەوەی کە زانیمان خەستەخانەی میهرەبانی پێویستی بە کارەبا هەیە و ئەو کارەباشی کە ئێستا اعتیمادی لەسەر دەکا بەشێکی زۆری لە مۆلیدەوە دابین دەکرێت و لە معاملەی تازەشدا بەشێک لە کارەباکان لە ڕێگەی کارەبای نیشتیمانیەوە لە داهاتوودا بۆ دابین دەکرێت. ئێمە وەکو شەریکەی بلوڕێی ئینێرجی هەڵدەستین بە دابینکردنی بەشێک لە پێداویستیەکانی کارەبایی خەستەخانەی میهرەبانی. بۆیە دەڵێن بەشێک لەبەرەوەی ئێمە دەتوانین ئیستیغلالی سەربانەکە بە تەواوی بکەین بە دانانی پەنەڵەکانی وزەی خۆر بۆ ئەوەی بتوانین لە وزەی خاوێن لە تیشکی ڕۆژ کارەبا بەرهەم بێنین کە بەبێ دووکەڵ و بەبێ هیچ سیانەیەک و بەبێ هیچ خراپێکی ژینگە و بتوانین احتیمادی لەسەر بکەن و لە مەساریفی خەستەخانە دابەزێ. ئەو سیستمەی ئێمە سیستمی جنسێت کۆنتترۆڵە کە لە باشترین بڕاندەکانی جیهان لە ئینڤێرتەر و لە کۆنتترۆلکردنی نێوان مۆلیدە و سۆلەر و کارەبای نیشتیمانی دەوردەبینێ. هەموو پێکاتەکانی سیستمەکە لە بڕاندە جیهانیەکانن بە تایبەتی ئەوروپیەکان و ئێمە وەکو کۆمپانیای بلوڕێی ئینێرجی بۆ ماوەی 5 ساڵ زەمانی ئیشکردن و چاکسازی و چاودێریکردنی سیستمەکەمان لە ئەستۆ گرتووە لەوەی کە بتوانین خزمەتێکی گەورە بە خەستەخانەی میهرەبانی بکەین کە خەستەخانەی میهرەبانی ئامانج لە دروستکردنەکەی خزمەتکردنی خەڵکی فەقیر و نەخۆش و پەکەوتەکانە. ئێمە وەکو کۆمپانیای بلوڕێی ئینێرجی تەواوی ئەو جوهدەی کە لەلایەن ستافی کۆمپانیاوە سەرف دەکرێت و قازانجێکە لە پرۆژەکان ئێمە بەدەستی دێنین هەمومان بەخشیەوە بە خەستەخانەی میهرەبانی. هەدەفی ئێمە ئەوەیە کە ئەم پرۆژەیە بە سەرکەوتووی خزمەتی خۆی بکاو بەشێک لە پێداویستیەکانی کارەبای خەستەخانەی میهرەبانی دابین بکات. ئێمە ئینشاءڵڵا ئەمڕۆ ڕۆژی ئیمزاکردنی گرێبەستەکەیە لەگەڵ جەنابی کاک دکتۆر دلێر کە بەڕاستی دەوری دەنرخێنین، دەورێکی زۆر کاریگەری هەیە بۆ بەرەو پێشچوونی ئەم مەشروع خەیریە و ئێمەش دەمانەوێت بەشێک بین لەو خەیرە. زۆر سپاسان دەکەم. زۆر سپاسان دەکەم. خی گەورە تۆفیقمان بداتن لە بۆ کاری چاکە و خی گەوری بکاتە تێشی و قیامەت لە بەنگۆ. دڵنیا بن کارەبا بەشدار دەبی لە فەحسەکی خوێنی تاوەکو نەشتەرگەریەکی دەبنە شریک لە سەڵاواتی نەخۆشەکان. زۆر سپاسی ستافە بەڕێزەکە دەکەم و شەریکەی جەنابەت موفق بن. خی گەورە قبولی بکە تێشی و قیامەت. زۆر سپاسان. پیرۆز بێ یا ڕەبی. خۆشەویستان، ئەوەی پارەی هەیە بە قەرز حەسەنەش بی دەمانەوێتن. یەکی 2025 ئەمن کەفیلم پارەکەی دەدەینەوە. بەس مەرجمان ئەوەیە 30 وەرەقە کەمتر نەبی 5 ملیۆنیش کەمتر نەبیتن. ئەوەی پارەی بلیمەرمان بداتێ بلیمەری دەدەینەوە. ئەوەی دۆلار بە قەرز بدا یعنی نفسی پارەی دەدەینەوە. بڕی 30 وەرەقە کەمتر نەبیتن 5 ملیۆن کەمتر نەبیتن. قەرز حەسەنە. ئەوەی خێری هەیە لە بۆ ئەو ئیشەیە خێرمان ناوێ، خێرمان لە بۆ جیازی MRI لە بۆ سندوقی خێریەوە لە بۆ ئەویشێ بەس پارەی قەرز حەسەنەمان دەوێت. ئەوەی کە دەوێتن قەرز حەسەنە بکە. بەڵام خەستەخانەی میهرەبانی 102 پشتی هەیە کە نەفرۆشرایە، پشتی بە 30 وەرەقەیە. ئەوەی دەوێت پشتی خێری بکڕی، یعنی لە کۆی گشتی دەبیتە شیری. میهرەبانی هەموو کۆمەڵگای تێدایە، دوکانە زێرنگرەکان، قوماش فرۆشەکان، بازرگانەکان، تاجیرەکان، ئەوانەی کە خاوەن کۆمپانیا و معملن، ئەوانەی کەوا موچیان لەسەری ملیۆنێک دیناریە وەرن خۆتان بکەنە شیریک لە سەڵاواتی نەخۆشەکان و ئەو شەریکەی کارەبایە خۆی کردە شیریک. ئەنگۆ ژۆرن خۆتان بکەنە شیریک، چونکە خێری میهرەبانی شەو ڕۆژە بەنهێنی و بە ئاشکرایە تەفسیری ئاەتەکەی 274 سوورەتی ئەلبەقەرەیە الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية لا خوف عليهم ولا هم يحزنون. خی گەورە دەرێ خێرێ بکەن بە ئاشکرا لە دنیای ئەمە ترسێن، ترسی قیامەتیشتان نەبیتن. خی گەورە عاقبەت خێرمان بکە و قەبریش تەنگ و تاریک نییە، قەبر ڕەوضەة من ڕیاض الجەنەیە، چونکە ئەمە لێ بکانە خزمەتی نەخۆشە ژارەکانمان کردەوە. زۆر سپاسان دەکەین. ئینشاءالله ئەو کارەبای دەبینن هەتا ئێستا بە پارەی گازی کردیتمان لەمە دوای ئینشاءالله مدەی 6 مانجتکەوانی 6 مانجتکە بە تاقەی شەمسیەکەی کە خی گەورە پێشکەشی کردینە و ئینشاءالله بەشێک لە کارەبای حکوومەتیش دەگاتن
ئەو کاتی مەسروفاتی خستەخانەی کەم دەبیتەوە دەتوانین خزمەتی زیاتری نەخۆشە ژارەکان بکەین. خی گەورە قبولی بکات ان شاء الله. ئامین ئەجمعین. پیرۆز بێ. میهرەبانی، دڵسۆزی و ڕێزانی.